ئەو کاتتان باش چۆن ئاوڕێیان باشن ئەوڕێیان دیاردەیەک زۆر گەشەی کرد یا بە تایبەتی لەو ماوەی لە بەرامبەر بەشێک لەو چالاکوانە کوردانەی ئەوروپا ئەویش دەستبردن بۆ هەموو سوکایەتی زۆر شێوە سوکایەتێک لە ناو سۆسیال میدیا بەرامبەر ئەو مەجموعەیەمان ئەو یەک هەر پێشترێش ینی پارتی چەندین ساڵە گروپەچی هەیە یەکێتی شێکی بەڵام ئەوەی پارتی زۆر بن کۆمەڵێک دەنگان بڕۆ سیرکە لە سۆسیال میدیا ئاو دەستخانەیەکن لە سۆسیال میدیا کە نازانم چ داهێنانەکە تێدایە هەندێک پەیج و ماڵپەڕ و هەندێک چەند کەسەکیان هەیە لایڤ دەکەن و قسە دەکەن یەک و دووش نینە پێ شەشەک من ئەوەندە کەسی ئاساقیتن نامەوێ باسییان بکەم بە ناویش کە هەیە هیچی بە من نەگوتیە بەڵام ئەوەندە ئاس نزمە ئینسان پێی شەرمە نازانم ئەو چ مۆدیرەکە فڕێ دەداتە ناو سۆسیال میدیا چ داهێنانەکە چ جوانیەکە لە کاتێکە ئەو سۆسیال میدیایە ژن مناڵ گەنج هەموو تەمەشا دەکە بە تەمەن باشە ینی بە جددی سەقافەتێکی خەڵکەی فرێدن دەرەی لە مەل هەیە ئاوا جوێن یان دەرەی کەسێکی سەرسەری و ساقیتە سەڵ لە هیچ وشە دەربڕینێک ناکە باشە ینی وەکو تەلەڤیزیۆنە ئێستا ئەو ڤیدیۆانەی هەمومان وەکو تەلەڤیزیۆنەکە هەموو خەڵک جێرە ڕادەگری یعنی باشە چ داهێنانێک لەوەی هەیە کە یەک دێ غەرغەرە بە ژن و خوشک و تۆمەتی سکسی و تۆمەتی ئەخلاقی و تۆمەتی قێزەوەن و زمانەشی پیس فڕێداتە ناو سۆسیال میدیا کە پارتی لەوە داهێنەرە نەک لە بەرامبەر ئێمە بەر لە ئێمە و دوای ئێمەش من دەزانم بڕۆن سەیری ئەو کۆمەڵە کەسە زمان پیسە بکەن لە فەیسبوک کە پارتی تەمیلیان دەکا کەلقی ئەوروپایان کەلقی دوی هەولێرە پارەیان دەدات و سەردانیان دەکەن چ داهێنانەکە چ شەرمەزاریەکە سەقافەتەکە لەو پەروەردەکردنی کۆمەلگا یعنی بەڕاستی ئەوە چ مۆدیرەکە لەناو دەیکەن ئارەزوی خۆتانە ئەنی زەو خۆتانە ئەمە نەک ئەمە بەر لە ئێمە کەس وازی نەهێنا بەوتە شیر و جوێنانە بەس خۆشتان سوک کردیە لەبەر ئەوەی نوخبەیەژی زۆر دیاری کرا و بڕوا بۆ قسانەتان دەکە وەڵڵا وەتان نێهاتیە قسەی ڕاستیش لەسەر دەنگت ڕان ناڕۆژ یەک کەسێتان ناکردی چجا ئەو هەموو درۆ و هەڵبەستە ئاخرس هەر یەکمان قسە دەکرێت خۆ خەڵک یەکتر دەناسین هەمومان خەڵکە چین خۆ 50 ساڵ نییە لە هەولێر دەرچوو بین ئاخر خۆ هەموو خەڵک یەکتری دەناسی چ ئەمە چ ئەوانێ قسە لەسەر ئێمە دەکاتن چ کەسێتیچیانێت چ کادیرێکی هەیە پارتی لە سۆسیال میدیای بوویتە وزهی چ ئاودەستخانەیەکن چ کەسانی ساقیتی نەک سیاسین کۆمەڵایەتین خۆ ئەمە زۆریان دەناسین بەکە خۆ ناکرێمە بێنجابی ئەو ئاسن زمانیان بدەینەوە کە زبڵخانەیەک و مەلحەقانەیەکن ئاودەستن ئاودەست ینی چ فێرە کۆمەلگا دەکەیت چ جوانیەک فڕێدێ ناو کۆمەلگا من نازانم یعنی بە جددی ئینسانە کەمێک ڕێز لە خۆی بگری حیزبەک یەک تۆز کەرامەتی هەبێ چۆن بوار بەو کادیر و ئەندامانەی دەدا ئەوە بێن ئەوە بکەن یان تۆ تێدەگەن بەو شتانە پاشە کشە دەکەین یان گرتنمان تێبەردەدەن بڕوا بکەن ئەو شێوە ئوسلوبەی دەکەن زیاتر تووڕەمان دەکەن وەمان لێ دەکەن زیاتر دەست لە بۆ هەندێک ببین هاوڕیان ئەوە نەک مۆدیرەشی نوێیە بەداخەوە ئەڵێن لە شێستەکانیش کە باڵی زەلالی و مەلای جیابوویتەوە مەسەن باڵی مەکتەب سیاسی جیابوویتەوە پارتیەکانی ئەو سەردەمی بە دیالۆجیان کردیان ڕەخنەیان گرتی لە باڵی مەکتەب مەلا مستەفا چ پێگوت چ دەکەن کاکە کۆمەلگای کوردی پێویستی بەوەیە بە بڵێ جەلال حیز بووە برای محەممەد حیز بووە ژنیان وایە بڕوا بکە هەمە شوورە بڕۆم پرسن ئەگە بوختان پی ئەو مۆدیرە تا ئێستاش بەردەوامە لۆ لەبەر ئەوەی عەقڵی کۆمەلگای کوردی بەشش تا ئێستا لەسەر ئەوەیە کە بەو جوونانە لە کاتێکدا کاچی من تۆ حیزبەچی واتە مەدرسەی تۆ پارتی بەلای کەم ئێستاش سەدان هەزار هەوادار و ئەندام و خێزانت هەیە ئاخر هەر خەڵکی پارتی ئێستا ئەو جملانەتان لێ ناکردی خەڵکەکن بەڕێزن بە جددی خۆم پارتێک وانییە کاکانە چاردەوروبەری خۆمان نیوەی پارتیە نیوەی یەکێتیە کوڕی ئەو میلەتەن
خەڵکەکە کەشتی قۆڕ دەبینن پێیان ناخۆشەکە بڕوا بکە هەیە پارتیە پێی ناخۆشە من ئاگام لێ بۆ پارتیە بۆ گوتی کاکە من زۆرمان پێ ناخۆش بە کوڕە هەولێریشی و سەردەش دەبردرێت دەت سەیتەرێ دەڕفێنرێ واتەشکرێتی پارتی بۆ پارتی وتی ئەمەش وەکو هەولێریەک زۆرمان پێ ناخۆش قەزدم نەزەدێنی خۆ هەموو خەڵکی پارتی وا ساقید نییە هەموو خەڵکی پارتی ئەو زبڵخانە نییە بۆیە خەڵکێکی زۆری پارتی هەیە هەر بەخۆیان ڕقیان لەو مەخلوقانە دەبتەوە کە ئەوە دێن بەو زمانە پیسە قسە لەگە خەڵکیکە دەکەن حتا لە دەنگدان بڕۆن بپرسن هەموو وزە قێزەوەنەکانی پارتی کەمترین دەنگ دێنن لەناو پارتیش لە ئینتخاباتیش بڕۆ بپرسن پاراستنەکان زمان پیسەکانیان ئەوە یەک دووش خاڵش کەش برێم هاوڕێیان من بۆ خۆم لقام لەگەت هەم بارزانی کردیا لەگە سیروان بارزانی کردیا ببوورم بڕۆ چ زمانێکیان پێوەیە چەند بە ڕێزەوە گفتوگۆ دەکە بابە وەک کاگەت هەم بوویتە ئۆپۆزیسیۆن خۆ سیروان بارزانی یعنی ئەمنەوە بە نمونە دێنمەوە قەت وشەیەکی بێئەدەبی بەکارنەینە بەو پەر ڕێزەوە یعنی قسەی کرد کەتی وەرە ئومێد خۆشنا و بڕۆ خواری چ زمانێکیان پێوەیە یعنی تێناگەم ینی ئەو بارزانەکان بڕۆ ئەگەر ماڵی بارزانیە کردیت ڕۆژێک لە ڕۆژان بەو زمانە قسە بکەن یەک بنەماڵەی بارزانی ئەگە بەو زمانە سەجادەی یە قسە بکەن هەموو خراپەکەی بەڵتەجی بوونی زمان پیسەکەی بەوانەی خوارێ دەکەن بە خۆیان هیچ ناکەن بەو پەر ڕێز و گفتوگۆ لەگە دەکەن بڕۆ قسە لەگە چیانیان بکە خاڵەشیت کە شاوڕێیان ئەو مۆدیلە لە کۆنەوە مەسعود بارزانی داهێنەریتی بۆ زانیاریتە بڕۆم بپرسن ئەمە ئاگامان لێ خەڵک لە ناوەوە ینی ئەمنەوە دەڵێم ئاگامانێ بڕوا بکەن قسە لەکنە من زۆربەی مەسلەیەکی ویجدانیە تۆمەتێک حەزم لێنێ دشی هیچ کەسێک ئەو بکە پاراستن بە شەشی ئەو شتانەی هەیە سۆسیال میدیا و ئەو شتانە هەڵمەت دەکەن بە جەماعی هەندێک جار ئەو کادیرە ئاستیتی ئەمە گلەیمان لێ نییە لەبەر هەیە پەکەکەشە جوێن ببوورن جوێن دەدا هەیە مەسەلەن گۆڕان بووە هەیە ئیسلامیە ئەوە لەناو هەموو ئەو ئیسلامیەکان بڕوا بکەن ینی بەشێک لە ئیسلامیەکان بەشێک زۆر خراپترن لە پارتیەکان لە جوێندان لە ڕخنەیەک بگرەوە لە شتێک بزانە چۆن پڕ دەدەنی و زمان کە ئەو زمانەم جارشکە باسم بەس قسەمە قسەمە لەسەر پارتیە ئاستەکە زۆر نزمە دێن قسە بە ئێمەمانان دەڵێن کەسمان وازمان لەو بیرۆکەیە نەهێنا و وازش ناهێنین ینی ئازادیە تو وەرە بیر بکەوە سەدام چیمیای و ئەنفاری لێدا ئەو ئازادیە ڕانەوەستا هتلەر و ستالین و مۆسۆلۆنی و وەنی دەیان ئیمپراتۆرێتی گەورە هەرچیان کرد ئازادی ڕانەوەستا نەک هەر ئەو حرەکەی کە 30 ساڵە ئۆپۆزیسیۆنێک لە بەرامبەریتی سەدان کەسی تیرۆر کرد هەزارانی بردە ژۆرێ دەیان بارەگای سوستاند و ئەوە کرد هەزارانی کڕی حرەکە هەر بەردەوامە گەشە دەکات هەموو ئەوانش تۆمەتمان لەو هەڵدەبەسترێ ڕهاب دەکەن ئەوەندە تەئسیری نەکردن بە پێچوانەوە ڕۆژ بە ڕۆژ ئەمە گەشەتر دەکەین ئەو مەدەفکرێ بۆیە واز لە ئەو کەلتورە بێن بەداغ بۆ ئێمە باشە بەڕاستی بڵێن دژمنەشی وا بێ عەقڵمان هەیە دەوجیاتی عەقڵانە تەسەڕفکە بۆ ئێمە زۆر باشە بە کەیف خۆتان جوێنمان پێ بدەن ئیرهاب بکەن بزانە ئێمە زەرەر دەکەن یان ئەوە دەبێتە زەخیرە لە بۆ گەشەی ئێمە لە بۆ باوەڕەکانی ئێمە و خۆتان پێڕووسەکە کە خۆمە سەردەمەکە و گوتمان خەڵکی خولی پارتی هەیە بێزارە لەو ئوسلوبانەتان نەک ئێمە ئەوە وا دەکە ئەمە تووڕەتر دەبین ینی ڕقمان ئەستوشتر دەبی زیاتر لە بەرامبەرتان کە هەندێک شت پەنا دەبن ئەوە خاڵێک دەمێ بڵێم دوو یەکشت بڵێم وەک گوتم مەسعود بارزانی بە خۆی سۆسیال میدیا و مەسروریش لە پاراستن ئەوەندەی لە پاراستن بوو بەشتەشان هەیە کە تەهەجوم دەکەن ینی وەکو گوتم جاری وا شەخسیە و جاری واشەیە مەرکەزە ئەوامرە دەریاڵە هوجوم بکەن دوو جار ماڵی بارزانی ئیشی باشیان کردیە بە ویژدان بڵێم هەندەشتی یەک وەختی خۆی 2006 نیشتیمان نێتە بوو کە ئەو دەستخانەیەک بوو ئەو سەرۆقادرە دروست کرد 2006 ماڵپەڕێکیان دروست کرد بەلای نیشتیمان نێت سوشەی قێزەوە نەما زدی کوردستان پۆست بەگشتی و کە کەمالی جەمال موختار نەڵێن لەسەر ژنەکەی
بەسە کەسێتی خۆی زۆر نزم بوو وتیان مەسعود وارزانی کە چاوی پێکەت بوو قەپاتی کرد بوو لێ یعنی من خەڵکانێک لە نزیک ئاگادار بوون شتێکی باشە وەجارش ئەبووتی چۆ ئەو کەسە هەیە کە داهێنەرە و کە ماوەیەک دشات بارزانی تەمویلی دەکرد ئەبووتی چۆ من ئەوە بوو بۆیە ناوی دەدەم ئەو مەخلوقانەیان لە سۆسیال میدیا کە دشات بارزانی وە کوتم تەمویلەکە قسەی بە ئێمە گوت بهتر خەڵک ئاگاداری کرد بوونەوە گوت کاکە ئەو زمانە زۆر خراپە وشەکە زۆر قێزەوە یعنی ژنمان سکستەکە بە 20 دۆلاری و کچمان کەم کچماوتیز بووە هیچ نەدەجێڕاوە ئەلحەق پێیان قەپات کرد ماوەیەشی باش ئەوە بۆ خۆتان باشترە و ئەوە خەڵک هێدی ئیش دەکاتەوە یعنی ئەوم لۆنی زەرزۆ خۆتانە حەز دەکەی بڕۆن 100 ئەبووچی سۆی بینە سەر ئەو سۆسیال میدیا بزانە ئەمە زەرەکەنیان ئەنگۆ و پێگەیمە دادەبە زیان بەرز دەبی بەو شتانە بڕوا بکەن هەمووی ڕکلامە لە بۆ ئێمە ئەو شێوە ئەوانەتان خەڵک دەهەندە لە باوەشمان دەگری یعنی ئەو پەیجانەی جوێنیان بە ئێمەدا بڕۆنە سەیری بزانە خەڵک لە جیاتی ئێمە چەند ڕسوای ئەو چەتانە دەکات یەکێک لەو کۆمنتانیان لۆ نادم بڕواکە من ناچمە ناو ئەو شتانە تااقەتی کۆمنتەکانی خۆم نیای پێڕناگەی ئەوەندە شت دەبی نووسی بووی بەس برادرێک لۆی نادم گوتی بڕۆ تەماشا بکە ئەوەی بخینەوە نووسی بەس ئەو جەلان لە سزنمای دیفاع لە قادر نادری بکە بێتە دەرێ خەڵک لە جیاتی مە جواب دەداتەوە بڕۆ سە پەیز و ماڵپەڕەکان بزانە خەڵک لەوێن دەرقچیان پێ دەرێ کێشەی مە لەوە نییە بەس کێشەی مە ئەو کەلتورەی تەرک پۆست کوردستانتان نیشتیمانێتتان چ جوانێکی فرێدەناو کۆمەلگاوە چێ پاشەکشەی کرد بەو شتانەی ئێوە یان ئەبووتی چۆکو گوت بۆ خۆتان باشترە دەوی ئەو دەوانە بگرین ئەگەر بزانین هەر بەردەوام دەبن دڵنیا بن ئەوەی ئەنگۆ تۆمەتمان لۆ دروست دەکەن ئێمە بە حەقیقی دێنە پشت دێنە هەرگیز تەسەوڕ مەکەن من لەو ماوەش بە هەموو هاوڕێیانم گوتیە قەت وەڵامی ئەو ساقیتە سیاسیانە و کۆمەڵایەتیانیان مەدەنەوە شەڕی ئێمە شەڕی سیستەمە شەڕی بەرپرسە باڵاکانە ئێمە جوابی ئەو ساقیتانیان نادەینەوە هەست نزم بینە ئەو ئاستەی قەت جوابیانە چ دەڵێن سەد ئەوەندە بکەن لایف دەکەن پەیزەکانیان کەمپانیا دەکەن دەیان تۆمەتی کە کوورە خود شێشەکە لەوەدا هاوڕێیان ئەمن معاشم لەکەن ئطلاعات و قاسم سلێمانی کۆن هەیە معاشم لای لاهوری هەیە معاشم لای یەکێتی هەیە معاشم لای شاسوار هەیە کورە نازانم معاشم لای چی هەیە پارتی بەس پێ ئای بەبرێ ئایدی میت نییە یعنی پێشە شتیان بشکلەوە یەک فلسیشم نادرێت یەک فلسیشم نادرێت لە بەڕیت لە سوید ئەو مححمودە سۆر جارێک شتەکەم نووسی یەکسەر لەو شەوەکە نووسی وەڵاوە دەزرێژی سکسی کردە سەر ژنان و گیرایە نازانم ینی کاچی من واز لەو کەلتورە بێن ئەگەر واستان نەینەوە ئەگەر واستان نەینا وعدبی و لەو ڕووە بە بەرنامە ئەگەر کردتان بزانت چۆن ئەمە لە ئاغاکانتان دەدەین ئەگەر ئەمن قادر لایڤم نەکرد لەسەر فەزاعەتی سکسیەکانی خۆتان و بە بەڵگەی گۆڤاری سکسی ئەوروپی بڵاوم نەکردەوە حەقتان بی و دڵنیا بن ئەوەی ئەنگۆ بە دەنگ دەڵێ ساقیتەکانتان دەنێرن ئێمە دەنجی بنەماڵەکانی ئێوەمان لە دەستە سکسیەکانمان لە دەستە بە هەرچی پیرۆزی هەیە بەڵام نهاتینەوە ئاسە ناشێ هەتا بتوانین نەشما کردیە لەو شتانە یعنی من کردیتم شتی ڕۆژنامەگەری مەسئول کاتێک لە گۆڤارش ئەوروپی بڵاو کرایتەوە سکسی بڵاوم کردەوە بەس نەهاتینە ئاستی هەندێ ئاست بەردەوام دەبن بەردەوام دەبی دەست پێ دەکەین ئارەزووی خۆشتانە ناکرێ بڕوا بکەم جێم لە خۆمان نییە بەس ناکرێ ئەو زمان پیسێ فرێداتانە ناو سۆسیال میدیا وەرە بڕۆ نەک لەگەرە لەگەر دەیهان خەڵکی ئۆپۆزیسیۆن کە دەکەونە ململانێ نزمترین ئاسک ململانێمان لەگە دەکەن کاکەمە خەڵکەکی ئۆپۆزیسیۆنین ڕەخنەگرین هەرچی وەسیلەی مەدەنی هەیە وەکو گوتم لەو ئەوروپای وەرە شکایەتمان لێ بکەن وەرن لە ئەوروپای جوابمان دەنەوە گفتوگۆ دەکەین ئەمە کەنجێ پەنامان لە ئوسلوبەکی قێزەوەم بردیە ئەگەر هەندێک دۆسیە باز دەکەن لایمە بەرپرس پریڤات نییە ژیانی پریڤات نییە بەڵام کەی هاتینە هەندێک مەسائلی ئەخلاقی هەیە ئێوەمان باس کردیە
لە کاتێکدا دەیانچ ئەمە چەند کەسە چین کە مەسەڵەن کەچینە بەر ئەو هێرشە بەڵام کاکەنگۆ بە هەزارانن کام مەسوولتان هەیە فەزاعەتی ئەخلاقی نەبی کام مەسوولتان هەیە ئەو جیهانەی لە سوسیال میدیاتان هەیە بەتخوا لەو لە هەولێرێ ئومێد خۆشناو کە لەو ماوە تحریک کردو ناچی لە سەیداوەی تاقیب کە بزانە ئەوانە چێن و چێنینە دەبڕۆن دەی خەڵک سەیداوە هەموو دەیان ناسن دویان سەیداوەینە دەبڕۆ لێیان پرسە برێ ئەوانە چێن کە لۆگۆی پارتینە سوسیال میدیا خەڵکی سەیداوە ئەنگۆم ئەوەکانیان باسکەم پێم ئەی بەیانی ئاستەکە بەس ئومێد خۆشناوە دەبینی تامیان دەکات چکۆی هەولێرێ لە ئەو ماوەی ئەوی ئەمە هەستمان پێکردێ لە قید و هەولێرە لەگەڵ ئێمە دەکە تاوە شوێن ینی ئەتخوا شێوەی ململانێتان ئەوە محافزەکەتان ئەوە زمان پیستی و ململانێتان بەو پەیز و بەو کەسە ساقیتانە لەگەڵ ئێمە دەکەن بەو باگراوند بەعسی و دەرمان خۆرانە کە پێشمەرگە بنەماڵەکانیانە کوشتیە کە بەشەیان بە خۆتان پارتی گرتیە ئەسا لە زیندانە دەبڕۆن بپرسن لە سەیداوەی بزانن ئەو مختارەتان چێیە بڕۆن بپرسن بزانن چێ بووە لۆ خەڵک ئەوەندەیان بەگرتندایە لەسەر چ بەگرتیاندایە بڕۆ بپرسن برێن لۆ خەڵکێک لە داخان لە ترسان هەراتیە لە ترسی ئەوانە لەسەر چ بووە هەموو خەڵک دەزانین کاچی من ئەیبە هەندێک شتێ لۆ ئینسان سەیری خۆت مەکە هەموومان منداڵمان هەیە هەموومان خوشک و دایکمان هەیە و ئەمە دەبی کۆمەلگا بەرەو مۆدیرەشی جوان ببێت ئەو زبڵخانە چی فرێدەنە ناو سوسیال میدیا خۆمە شەڕی کۆمەڵایەتیش خەڵک دژمنەی دەبی دژمنەشی مەردی هەبی جوانی هەبی یعنی خاوەن کۆمەڵێک ئەخلاق بی ئەو زبڵخانەیە چی فرێتان دایتە ناو سوسیال میدیا بەرامبەر هەموومان چی ئیسفادەتان لێ کردیە ئەوە ڕێبازی بارزانیە بێ جوێن بە دایک و خوشک بدە بەجددیمە ئەوە کادیرەکانتانە دوو کەسی مسەقافتان نییە بێت دوو گفتوگۆ بکاتن حکوومەتە و ملیارەها دۆلار و سەدا میدیا دێن گرگرگر ساقیترین کەسی کۆمەڵایەتی شارەکان دەبینەوە ئیبرازیان دەکەن و زدیەوەی لە بڕوو بکە لە بەلاژ نییە خەڵک ئەوها ڕقەستورە لێتان ئەوەی خۆشنامە شتونیم وا تاقیبی دۆستەکەی شەرگاتت دەکە بە خۆش باش دەزانین بڕۆن تاقیبی بڕوانامەکەی ئومێد خۆشناو بکەن کە لە شەرگات هاتی وا تاقیبی ڕۆزاک دەکەم ئەو مەدرسەی مناڵەکانتی لێ بووە بەڵام تا تەواو نەبی من ئەوە ناکەم من دێم بە مەدەنیانە گفتگۆ لەگە دەکەم نەک دوو ساقیتی سیاسی و کۆمەڵایەتی و بنەماڵی خائین بینم زدی قادر نادر بیچوڵێنم زدی تو مانا ئەوە لە ئەتەکێتی ئەخلاقی عائیلی ئێمە نییە و پەروەردەی کەسێتی من نییە و بۆ خۆم دەبی کاکە خۆ چێشار ئەوە نییە چێشەوەیە دەبی ئێمە هەوڵ بدەین گەنج فێرە چ دەکەین ژن فێرە چ دەکەین مناڵ کە جێمان لێ ڕادەگری بنەژدەیە فێرە چی بکەین ئێمە دێن شەڕێکی زۆر شەریف مۆدێرنانەتان لەگەڵ دەکەین ئێوەش بڕۆن هەر بەو ئەو دەستخانەیە ململان بزان چێ دەدۆڕێ چێ ئەوە دەبی واللهی وەتان لێ هاتیە قسەی ڕاستیش بکەن و کابرای درۆزن کەس شێتان لێ ڕاناگری بەرحاڵ من بە هیوام بەرپرسە باڵاکانی پارتی کە مەسعود و مەسرورن سنوورێک بۆ ئەو زبڵخانەی خۆیان دابنێن ئەگەر وا بە حەملە بەردەوام بوو دڵنیا بە ئەمە ئەو شتانەی لە بواری ڕۆژنامەگەری دەگونجێ لە بواری ڕۆژنامەگەری دەگونجێ چکو ئەمن هەزار ئەوەندە شتم لەسە بکەن لە پرەنسیبە ئینسانیەکانی خۆم دانابەزم هەزار جوێن و تۆمەت لە بۆ هەر عەزیزەکانیشم دروست بکەن نەک لە بۆ خۆم نایەمە ئەو ئاستەی بەڵام بە هیوام ئەوانیش واز لەوە دەبین چتان هەیە بیکەن لە بە ئەنگۆ ئیمپراتۆریەتەشی مادی و عەسکەری و جەماوەری و ئەمنیتان هەیە شەرم بکەن ساقیتە سیاسی کۆمەڵایەتەکانتان فرێدەنە ناو سوسیال میدیا ئەخر ئەمە وەڵڵا ئەو شتانە نییە ئێستا من هەموو ئەوانەی جوونیان بەنامەدا هەمووی خستمە لای ڕۆژێکە چم ئەدەمە حکوومەت و پەرلەمان ئەڵێم ئەوە کادیرەکانی پارتیە نسخەیەکی شلۆ دەنێرم مەسرور بارزانانی بۆیە بە هیوام تەرک بکەن ئەگە تەرکتان نەکرد ئەوە ئەمەینە ئەوڕۆ 13/5 لەو ڕۆوە با کادیرەکانتان بێن بە زمانی دوێنێ قسە لەگەڵ ئێمە بکەن بزان چۆن لایڤەک دەکەینەوە چ ئابڕوچونشی ئێوە ئێمە بڵاو دەکەینەوە ئەو ئابڕوچینەوە کوتم لە بواری ڕۆژنامەگەری لەبارە کاتش خۆش